الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. لا إله إلا الله. اللهم صل على إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ساڵێک لە تەمەنمان ڕۆشت 2025 مان بەڕێ کرد و هاتینە ناو 2026ەوە. ساڵێک لە تەمەنمان ڕۆی. ئایا چیمان ئامادە کردووە بۆ ڕۆژی مردنمان؟ لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح و جامع صغیرات و خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من مشى إلى صلاة مكتوبة في الجماعة فهي كحجة. أو كسي بيت بو مزگەوت بۆ نوێژی جەماعەت خێر و پاداشتی حەجێکی هەیە. هەموو نوێژێکی جەماعەت خێری حەجێکی هەیە، بەس لە مزگەوت نەک لە ماڵەوە. ئایا ئەم پرسیار لە نەفسی خۆمان بکەین. لە ساڵی پێشوودا کە 1825 نوێژی جەماعەتی تیا بووە، خێر و پاداشتی 1825 حەج، ئایا ئێمە چەندێک لەم خێرەمان دەستکەوتووە؟ ئایا توانیمانە خێری هەزارەها حەج
بۆ خۆمان مسۆگەر بکەین؟ ئایا ئێمە خەسارەتمەندین یا براوین؟ بە نەفسی خۆمانە بچینەوە. نەفەری وا هەیە الحەمدوللا 5 فەرزە لە مزگەوتە خوا هەموو ڕۆژێ خێری 5 حەجی بۆ دەنووسێ، هەیشە مەحرومە تەنها ئەهلی جومعەیە، ساڵێکی تر لە تەمەن ڕۆی، بەڵام ئایا چەند هەزار حەج قازانجت کرد یا زەرەر کرد پاداشتەکەی؟ بە خۆتا بچۆرەوە. کەواتە ئەگەر تۆ ساڵێک ئەو ساڵەی پێشوو بەردەوام لە مزگەوت نوێژ بە جەماعەت کردبێ، خوای گەورە خێر و پاداشتی 1825 حەجی بۆ دنووسیوە. ئەگەر تۆ 5 ساڵ 5 فەرزە لە مزگەوت نوێژکەی بەعام، خوای گەورە خێری 9125 حەج بۆ نووسێ. 9000 حەج. جا خەڵکی وایە الحەمدا 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵە بەردەوام ئەهلی جومعە و جەماعەتە، خێ کاتی ئەگاتە خزمەتی خوا تەماشا ئەکا خێری 100,000 حەجی بۆ نووسراوە. کەواتە ئایا تەمەنی تۆ ساڵێک ڕۆی لە تەمەنت لەم خێرە گەورە چەندێکت بەرکەوت و چەندێکیش مەحروم بووی، چەندێک براوەی و چەندێکیش دۆڕاوی؟ ساڵێک لە تەمەنمان ڕۆشت، ساڵێکی تر ڕۆشت، بەڵام پرسیار لە خۆمان بکەین ئایا چیمان بۆ جوابدانەوەی ناو قەبر ئامادە کردووە؟ لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیحە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من قرأ قل هو الله أحد حتى يختمها 10 مرات بنى الله له قصرا في الجنة. هر کەسێک دەجار سورەتی ئیخلاص قل هو الله أحد دەجار بخوێنێ، شەو بێ یا ڕۆژ بێ، هەر کاتێ دەجار بیخوێنین دەجار، خوای گەورە لە بەهەشتا قەسرێک و ڤێلایەکی زۆر جوان لە ئاڵتون و لە زیوت بۆ دروست دەکات. پرسیار لە خۆمان بکەین لەم ساڵانەی پێشوودا و لە ساڵی پێشووشدا ئایا ڕۆژانە ئێمە دەجار خوێندومانە کە چەندەها جار باسمان کردووە؟ ئایا چەندێ براوین کە ڕۆژانە بەلایانی کەم و قەسرێکی بەهەشتمان دەستکەوت بێت دەجار خوێنان بێتمان و چەندێکیش مەحرومین و دۆڕاوین نەمان خوێندووە، ئەو تەمەنش کە ڕۆژ ناگەڕێتەوە تەواو کۆتایی پێات. ئەگەر تۆ 1 ساڵێک لەمە و پێش یا تەمەن باقی لەبێ لەمەولا 1 ساڵێک هەموو ڕۆژێ دەجار سورەتی ئیخلاص قل هو الله أحد ڕۆژانە دەجار بخوێنی، خوای گەورە چیت بۆ نووسێ؟ لە بەهەشتا 365 ڕۆژمانەیە 365 قەسری بەهەشت بۆ خۆت مسۆگەرەکەی و خێری 122 ختمە قورئانیشی هەیە، خێری 122 ختمە قورئانی. کەواتە تۆ ئەتوانین لە ساڵێکە بەلایانی کەمەوە 122 جار ختمەی قورئان بکەی بە خوێندنی ئەم سوورەتە دەجار. کەواتە لە دەستی خۆتی مەدە، هەر کاتێکە ڕۆژێک دەجار خوێندت خێری 3 ختمە قورئانە بۆ دەنووسرێ، نۆجارەکە خێری 3 ختمە قورئانی هەیە، جارەکەی تریش 10 جوز ئەکا، کەواتە 3 ختمە و 10 جوز لە قورئانە خوێندووە. کەواتە لە دەستی خۆتی مەدە. ئایا ئێمە چەندێ دۆڕاوین لەم ساڵانەدا؟ ئەمە چەند نمونەیە کە باسی هەندێک خێتان بۆ دەکەم. ئەگینا خێرەکان زۆرە، 100 شتەیە بیکە ئەتخاتە بەهاشتەوە لە جاهەنم ڕزگارت ئەکا، ئەبێتە هۆکاری لێخۆشبوونی خوا. کەواتە بە خۆماندا بچینەوە، قەسرەکان و کۆشکەکانی بەهەشت لە دەست خۆمان نەدەین. ساڵێک لە تەمەنمان ڕۆی، ساڵێکی تر ڕۆژ لە تەمەنمان، بەڵام ئایا چیمان ئامادە کردووە بۆ ئەو ڕۆژەی کە 40 ساڵ بە پێوە دەوەسین لە قیامەت؟ چیمان ئامادە کردو بۆ ئەو ڕۆژە؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلمدا، ئەفەرمێ ئەو کەسەی زوو بێ بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە، بۆ جومعە تقریبەن هەستەکەم ئێستا تۆزێ دەستان خۆش بێ کەمێک زووتر دێن، بەڵام هەندێکی شتانەیە هەر مەحرومن لەم خێرانە بەهۆی مۆبایلەوە، بەهۆی دەست بەتاڵیەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە زوو بێ بۆ مزگەوت لە کاتی یەکەمدا زوو بێ بۆ مزگەوت، وەکو وایە وشترێکی قەڵە و سەر بڕێ گۆشتەکەی بکا بە خێر و تەوزیعی کا بەسەر فەقیر و هەژارەکانە، ئەوەی درەنگتر دێ
وەکو وایە مانگایەک جوانەگایە بکاتە خێر و سەری بڕێت گۆشتەکەی تەوزیعکە ئەوەی کە تاخیرترە بێ وەکو وایە کە بەرانێکی شاخدار بکاتە خێر دوایەوە کە دێتە سەر هێلکە و ئەوانە بەڵام ئایا پرسیار لە خۆمان بکەین ئایا ئێمە چەندێکمان توانیمانە هەموو جومعەیەک بەلایەنی کەمەوە خێری ئەومان بۆ بنووسرێ کە حیوانێکمان سەر بڕی بێ ئیتر هوشتر بێ جوانەگا بێ یا بەران بێت خەڵکی وایە دەستی خۆش بێ هەموو هەفتەیەک حسابکە حیوانە سەرە بڕێ و دەیکاتە خێر خوا پاداشتەکەی ئەوی بۆ نووسی هەیشە جەماعەتی هێلکەکەیە هەیشە هێلکەکەشی بەرناکەوێت ئەوانەی هێلکەکە کە هێلکەیان بەرەکەوێت لە کۆتاییدا دێن پێویستە بە خۆیاندا بچنەوە بیرێک لە خۆت بکەرەوە لە ساڵێکە 52 جومعە هەیە لەم 52 جومعەیە توانیتە هەر 52 جومعەکە یا خێری سەربڕینی حوشترێک مانگایەک بەرانێک بۆ خۆت مسۆگەرکەی یا لە هەر هەمووی بێبەش و مەحرومی دۆڕاوی ساڵێک ڕۆی لە تەمەنت بەڵام تۆ چیت کرد الحەمدوللا خەڵکتان تایە هەموو جومعەیەک خوا پاداشتی سەربڕینی حیوانێکی بۆ دەنووسێ نەک ساڵی جارێکە قوربانیە دەکە دەتوانی حساب کە هەموو هەفتەیەک زوو وەرە بۆ مزگەوت نەک 10 دقە پێش بانک زوو وەرە ئیشت نییە واز لە مۆبایل بێنە تۆ ناتوانی هەموو هەفتەیە هوشتریە بکەی بەخێر جوانەگایە بکەی بەخێر بەرانێ بکەی بەخێر بەڵام دەتوانی بە سەعاتێ بە 2 سەعات زووتر وەرەوە بیکە بەخێر خوا دەوڵەمەنە بۆتە نووسێ سەخیە ساڵێکە 52 حیوان سەر بڕی زۆرە بۆ قیامەتت گۆشتەکەی بدە چەندێ کاتێک کە سەری ئەبڕی گۆشتەکەی ئەیدەی بە فەقیر چەندێ خێرە دەسەکەوی هەمان خێرە بۆ دەنووسرێ ئەی ئەگەر 5 ساڵ تۆ بەردەوام ئاوا بێ زوو بێ بۆ مزگەوت وەکو وایە 260 حیوانە سەر بڕی بێ لە 5 ساڵە 260 حیوانە سەر بڕێ و کردە بەخێر ئیتر حیوانەکە ئایا هوشتەکەت بەرەکەوێ یا جوانەگاکە یا بەرانەکەت بەرەکەوێ کەواتە با بەخۆمدا بچینەوە چەند ساڵ لە تەمەنمان ڕۆی لەم خێرە مەحروم بووی ناشگەڕێتەوە تازە ڕۆشت با لە مۆلا بە خۆماندا بچینە و لەم خێرە گەورە خۆمان مەحروم نەکەین زوو بێن بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئاخرمان بەخێر بگێڕی یا ڕەب العالەمین ئامین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات ساڵێک تر لە تەمەنمان ڕۆی بەڵام ئایا چیمان ئامادە کرد بۆی بەهەشتی خوا بەدەست بهێنین بۆیە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات کاتێ بەلای ئەبوو هورەیرەدا تێپەڕی ڕەزا و ڕەحمەتی خوا لەبێ ئیمامی ئەبوو هورەیرە داری دەناشت داری دەچاند پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئایا شتێکت پێ بڵێم لە دار ناشتن خێرتر بێ فەرمی بەڵێ فەرمی بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أم چوار ذكرى خواي قورا تغرس لك بكل واحدة شجرة في الجنة بناشتني همو ذكرك لم چوار ذكرى بل سبحان الله لبهشت أخوة دارك بونيشي الحمد لله دو دار لا إله إلا الله سي دار الله أكبر چوار دار وبهمان شيء والحديث صحيح ترغيبها هاتوا بلي سبحان الله وبحمده خوال بهشتا دارك بونيشي دار خرمايا بلي سبحان الله العظيم وبحمده لبهشتا دارك بودنيشي آية تمن ما صالت الرشد بلام آية أجر إيم الروجانة تنها صدجار بلين نك زياتر أجر زياتر بلين نعمتي قورتنا صدجار بلين سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەگە بە درێژایی یەک ساڵ هەموو ڕۆژێ 100 جار ئەم چوار زیکرە بخوێنە خێرە و پاداشتەکەی چەندێکە خوای گەورە لە بەهەشتا 146,000 دارت بۆ دەنێژێ 146,000 دار جاهانێ پیرەژن و پیرەپیاو هەیە بەڕاستی خێرێ گەوریان دەستکەوتووە خۆشبەختی بۆ ئەوان
نەک بە 100 جار بە چەند هەزار ئەم زیکرانە دەکەن ڕۆژانە. ئافرین بۆ ئێوەی نەخوێنەوار کە زۆر لە ئێمەی خوێنەوار زیکری خوا زیاتر دەکەن. ئیمانتان زۆر لە ئێمەی خوێنەوار و ئەبوو شەهادە باشترە. خۆزگایە ئەوانەی کە زیکری خوا ناکەن وکە ئەوان نەخوێنەوار بوو ناوێ شەهادەیان نەبووایە، ڕەش و سپیان یەک جیا نەکردایەتەوە، بەڵام ڕێگای خۆیان بکردا و زیکری خۆیان بکردا. شەرمەزارێ پیرێژنێک پیرەپیاوێ بە تەمەنێک نەخوێنەوارێک لە ئێمە زیاتر زیکری خوا دەکا و چەند قات و سەد قاتی ئێمە زیکری خوا دەکا. شەهادەکەمان تووری قوڕاوی نایە نەگەرە و حاڵەکەمان بێت. ئەگە 100 جار تۆ بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، یاخود ڕۆژی 100 جار تەنها بڵێ سبحان الله وبحمده، ئەمانە هەمووی خێر و پاداشتی گەوری دەستەکەوێت، هەمووی دار بۆ دەنێژرێ لە بەهەشتا. کەواتە لە بیری مەکە ئەگەر ساڵێک هەموو ڕۆژێک 100 جار بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، 146,000 دار لە بەهەشتا بۆ دەنێژرێ. بەڵام ئەگەر 5 ساڵ ئاوا بکەی 730,000 دار لە بەهەشتا بۆ دەنێژرێ. کەواتە ئێمە چەند دارستانمان هەتا ئێستا لە بەهەشتا لەدەست خۆمان داوە. بە ئیزنی خوا چۆن دەڵێ دارستانی ئەمازۆن زۆر گەورەی وەهایە تۆ دەتوانی لە بەهەشتا بە ملیۆنەها دار لە ماڵەکە و لە خانووەکەی خۆتدا بچەقێنی بەم زیکرانی خوا. ئایا چەندێک خەسارەتمان گرو لە تەمەنی خۆمانە ڕۆشت ئەوەی کە ڕۆی هەتا ئێستا چەندێکمان بۆ بەهەشت خۆمان ئامادە کردو، با بە خۆماندا بچینەوە. ساڵ ئەڕوا هەڵمەپەڕە بزانە کە تۆ چیت کردو بە قیامەتی خۆت. ئەوەی کە هەڵپەڕی و دۆڕاوە، ئەوەی کە خەمسارد بۆ لە عیبادەتی خوادا دۆڕاوە، ساڵێکی تر لە تەمەنمان ڕۆی، بەڵام ئایا چیمان ئامادە کرد لەو ساڵەدا کە ڕۆی بۆ ڕۆژی محاسبەی خوا؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بڕاتە ناو بازار، بە تایبەتی دوکاندارەکان ئێوە زۆر ئاگداریم زیکرە بن کە لە صحیح تەرغیب هاتووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بڕاتە ناو بازار، ئیتر بە ناو چوتە ناو بازار یاخود بە ناو بازارە بە سیارەکە تێپەڕی، جارێ تۆ بە سیارێ بە ناو بازارە تێپەڕی لا نادی، بەس بە سیارەکە ڕووی بە ناو بازارە، هەمان شتە. خۆشە ئینسان پیاوچاکی وا بۆ کاتێم حەدیسەی بیستووە، هەر کە حەدیسەکەی بیستووە ڕێک بە ئەسپەکەی ڕۆشتە ناو بازار دوعاکی خوێنا و گەڕاوەتەوە، بەس بۆی ئەو پاداشتەی دەستکەوێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوانش کە ڕێم حەدیسە ضعیفە قسەکەی خۆیان ضعیف نێ، ئینشاءڵڵا دڵنیا بن لەوە صحیحە، علەمایەکی زۆر دەڵێن صحیحە، دومانەتیان نەبێ ئینشاءڵڵا. هەر کەسێک چووە ناو بازار یا بە ناو بازارە تێپەڕی بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو حي لا يموت بيده الخير وهو على كل شيء قدير، یەک جار بیخوێنە. هەر بنووسە دوعای بازار لە فەیسبووکە بۆ دێنێ، شتێک نییە گران بێ. خوای گەورە 1 ملیۆن خێر و چاکەت بۆ دەنووسێ، 1 ملیۆن 1 ملیۆن گوناه و تاوان لە گوناه و تاوانەکانت سفر دەبنەوە دەسڕێنەوە، 1 ملیۆن پلە و پایە و دەرەجە لە بەهەشتا بەرزە بیتەوە. لە بەهەشتا خوای گەورە قەسر و بینایەکیشی بۆ دروستەکات. ئەڕۆیتە بازار ڕۆژی 10 جارشتە بازار بیخوێنە، بە بازارە تێئەپەڕی بیخوێنە، ئەمە نیعمەتێ زۆر گەورەیە. جا سەیری کە سبحان الله ئەگەر تۆ ڕۆژانە بیخوێنی هەر 1 جار بیخوێنە گە جاریشتە بازارەوە تۆ 1 ملیۆن خێر و چاکە دەستکەوتەوە، 1 ملیۆن گوناه و تاوان و سڕایەوە، 1 ملیۆن دەرەجە لە بەهەشتا بەرز بوویتەوە. جا ئەگەر ئێمە بێت و ئەم شتە بکەین بە ئیزنی خوا پاداشتەکەمان زۆر گەورە دەبێت. دەوەرە ئەگەر ساڵێک تۆ ئەم شتە بکەی بەردەوام بی لەسەری، کەواتە تۆ لە ساڵێکە دەتوانی ئەگەر ڕۆژی 1 جار بیخوێنی 365 ملیۆن خێر و چاکە دەستی خۆت بخەی، 365 ملیۆن گوناه و تاوانی خۆت بسڕیتەوە، 365 ملیۆن دەرەجە و پلەپایە لە بەهەشتا خۆت بەرزکەیتەوە، 365 قەسریش لە بەهەشتا دەستی خۆت بخەی. ئایا چەندێکمان هەتا ئێستا لەم مەسەلەدا سەرکەوتوین براوین و چەندێکشمان دۆڕاوین هیچمان دەست نەکەوتووە، نەمان زانیوە یاخود زانیمان و نەمان خوێندووە. ئینسان دەچێتە بازاڕ و چۆن دەبێت زیکری خوای لەبیر بچێ، چۆن دەبێ ئەم زیکرە گەورەی لەبیر بچێ. لە کۆتاییدا دەڵێم ساڵێک لە تەمەنمان ڕۆی ساڵێکی تر، بەڵام ئایا چیمان ئامادە کردووە
بۆ تێپەڕین بەسەر پردی سیڕاتە. لە کاتێکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم تجري بهم أعمالهم خەڵکی کردەوەکانی دەیبا لەسەر پردی سیڕات هەتا کردەوەی چاکت زیاتر بێ پەڕینەوەکەت سەریعترە هەتا کردەوەی چاکت کەمتر بێ لاوازتر و ضعیفترە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هەر کەسێ زوو بێ بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە دووبارەی دەکەمەوە بەڵام بە پاداشتێکی تر ئەوەی کە تاخیرە بێ مەحروم بووە ئەوەشی زوو هاتووە پیرۆزی بێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو کەسەی زوو بێ بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە بە هەموو هەنگاوێک کە دەینی هەموو هەنگاوێک خوای گەورە خێر و پاداشتی 1 ساڵ شەو نوێژ بۆ دەنووسێ 1 ساڵ ڕۆژوو هەموو هەنگاوێک کە دەینی بۆ مزگەوت ئەگە تۆ ڕۆژانە 100 هەنگاو بنی 100 هەنگاو بۆ مزگەوت ئەگەر زیاتر بێ نیعمەتێک گەورەتر تەنها 100 هەنگاو مناوە بۆ مزگەوت خوای گەورە خێر و پاداشتی ئەوم بۆ دەنووسێ 100 ساڵ هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بوو بێتم 100 ساڵ هەموو شەوێ شەو نوێژم کردبێ لە کاتێکا نە ڕۆژوشم کردو نە شەو نوێژیشم کردو بەڵام پاداشتی ئەو کەسەم بە دەنووسرێ. جا ئەگەر تۆ بەردەوام بی لەسەر ئەم کارە تەنها لە ڕۆژانە ئەم کارە ئەنجام بدەیت چی پاداشتێکت دەسەکەوێ شتەکە بەڕاستی خەیاڵیە تۆ تەنها دەتوانی چەند هەزار ساڵ تەمەنی خۆت درێژکەی ئەگە 100 هەنگاو بنی وەکو وایە تۆ 100 ساڵ لەم دنیادا ژیا بێتی عیبادەتی خوات کردبێ ئەگەر 1000 هەنگاو بنیەی کەواتە تۆ حسابکە ئەم جمعەیە 1000 ساڵ تەمەنە درێژ بوو 1000 ساڵ شەو نوێژ کردو و ڕۆژت گرتووە کەواتە بەم خۆمان مەحروم نەکەین لەم خێرە گەورەیە بە خۆمان دابچینەوە ساڵێک چەند ساڵێک لە تەمەنمان ڕۆی زۆرێکمان ئەوەنەی کە تەمەنمان کردووە ئەوەنەمان نەماوە کابرا تەمەنی 40 ساڵە کێڵێ 80 تەمەنی 50 کێڵێ 100 تەمەنی 60 خۆ 120 ناژی زەحمەتە کەواتە بیرێک لە خۆت بکەرەوە چیت ماوە لە دنیادا با ئەوەی کە لە مۆلام ماومانە بە خۆمان دابچینەوە قورئان بخوێن زیکری خوا بکەین بەڵکو ئینشاءڵڵا سەدەها و هەزارات چاکە هەیە باسم نەکرد وەکو نمونەی ئەمە باسمان کردووە بۆی بە خۆمان دابچینەوە بزانین لەم ساڵانەدا ئێمە چەندێ براوین چەندێ دۆڕاوین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوا شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوایە گیان ئەوانەی لە نەخۆشخانەکان لە ماڵەوە نەخۆشن خوایە شیفایان بدەی خوایە گیان ئەوانەی خراپن خوایە هیدایەتیان بدەی ئەوانەی چاکن خوایە چاکتریان کەی خوایە گیان هەر کەسێک دڵسۆزی ئیسلام و مسلمانانە خوایە سەرکەوتووکەی ئەوەشی دژمنی ئیسلام و مسلمانانە خوایە بە گەورەی خۆ زەلیلی کەی خوایە بارانی بە ڕەحمەتمان زیاتر بۆ بارێنی یا ربی خوای خیر و برکت برژێنی بەسەرمانە لە گوناهمان خۆش بی لە گوناهی ئەم مسلمانانە هەموو مسلمانانتر خۆش بی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.